كردستانی سووریا ناوێ ڕێخستنا ژنێ یا دەڤەرە ئالیان جەژناوە پیرۆز ڕێخستنا ژنێ یا پارتە دیموقراتی کوردستانی سووریا لە دەڤەرە چل ئاغا و ئالیان و بهلکەفتا ڕۆژە ژنێ یا جیهانی و بە بەشداری ژمارە کەچ و ژنن دەڤەرێ و بە ئامادەبوونا ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتە دیموقراتی کوردستانی سووریا محەممەد سعدون ئاهەنگێک بەرفەرەح بۆی هلکەفتێ هات لەدارخستن. هەروەها چالکڤانە سڤیل میدیا ئەحمەد سمینارێک پێشکەشی ژنن ئامادەبووی دکرد تێدە پێناسینە جەژنە ژنێ یا نەڤنەتەوی دداناسین. ئەز هێویدارم گە ساڵا بێ ئاشتی و ئارامی و ئازادی ژمال کوردێ ڕۆژاوا ژمارە جیهانێ تەڤاییرە ئەز هێویدارم گژنێ منی کوردال ڤر ڕۆڵا خۆخۆشک بلیزن دوێ ئەو داخوازیاوە کەویە و ئازادیە بکن هەک مرۆڤ ئەو بخوا داخوازە مافێ خۆ نەکێت کەس مافێ مرۆڤ دەست ناخینە. ژنن بەشداری وێ ئاهەنگێ کێفخۆشیە خوا بە جەژنا ژنێ ددان نیشان و سلاڤێن خوا ئاراسەی دایکێ شەهیدان ددان دیارکردن. مامۆستای مەجێ حازر بوون و مەفەیدەکە ژۆنەکێ کرد و ئەم دێن دنێدا ژنا کورد تجاری ناکەوێ و گەلک گۆری زڵم و زۆرا گوتێ سەرێ مڵەتێ ما ئەم دەحسەهن هەر بەهێز دەبێ و هەر تشتێکی گۆ مناسبەکە ما گۆچێت بێ تێدا ئامادەت بێ هی هەمی ژنێ دنیایت کن خاصان ژنێ کورد ڕۆژئاوای کوردستانê دەڤەرە چەلەغا ئەم سپاسیا بە هەمی دژنا vê pîrekê hatine vê dê vaşnê hatine vê derê û ez dijna her dayikekê dayikê şehîd hatkim spasiya dayikê pişmerga dikim ez dijna hemîka pîroz dikim û serkeftinê ji waret dixwazim serkeftinê serê yekemîn ez dijna jinê pişmergayê çeperê şêrda دیموقراتی کوردستانی سووریا ئەمێ گولا ژنێ بەلاو بکەن لەزگین خەلاف بەرپرسێ شاغی چل ئاغا و ئالیان یەکیتیە خوێندەوان و جوانە دیموقراتی کوردستانی ڕۆژاوا گوتنێک پێشکەش کرد و گول بە ناوی یەکیتیە بەلاو دەکردن ژنن ئامادە بوو. ڕۆلە ژنا کورد دجڤاکێدا ڕۆلێک پڕ بلند هات نەرخاندن و ئەو کەس دبوو نمونەیە بەرخۆدانێ مل بە ملێ مێرە ژمێژڤە لێ ئیرۆ ژنا کورد دکاری بوو چاڵەکی و بەشداریە خۆ بێتر بکێ نەخاسم پشتی پێخستنا شۆڕەشا سووری و بەشداریە وێت هەمی ئالیان. بەرزان حسێن چل ئاغا ئارک